گفتوگۆی کاریگەریەکانی گەڕانەوەی دۆناڵد ترامپ بۆ کۆشکی سپی بەسەر عێراقەوە دەکەم. بەڕێز دکتۆر ئەحمەد عیساوی ئەندامی هاوپەیمانی ئیداری دەوڵەت لە بەغداوە. ڕاستەوخۆ میوانی ئەمە دەبێت. دکتۆر عیساوی زۆر سپاس بۆ ئامادەبوونت. لە خولی پێشووتر هەمیشە دۆناڵد ترامپ دەیوت لە عێراق دەکشێمەوە. ئێستا بارودۆخەکە گۆڕاوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت لە دوای شەڕی غەزەوە. پێتان وایە کە دۆناڵد ترامپ لەسەر هەمان بیرۆکی خۆی بێت یاخود ئێستا سیاسەتی گۆڕاوە؟ زۆر سپاس بۆ ئێوە بینەرانی کوردستان 24. ئەمڕۆ دۆناڵد ترامپ دەبێتەوەمان لە بەرچاوبێت بەڵێنی زۆری داوە، هەرتێنی ئەو بەڵێنەی نەداوە. وەستانی شەڕی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکێکە لەو بەڵێنانە و هەموو لایەک هیوا دەخوازن کە ڕۆژهەڵاتی نێوەڕاست لەوەی هەیە ئارامتر بێت و لەو بەڵێنانی کە داویشتی بەڵێنی کشانەوەی هێزەکانی ئەمریکایە، چونکە ترامپ دەیەوێت ئەمریکا لە ململانەکان بکشێنێتەوە و چەکی ئابووری بەکاربهێنێت. ئەو لە زیاتر لە لێدوانێکدا ئاماژەی بەم خاڵە کردووە و داوای کرد کە ئارامی لە ناوچەکەدا هەبێت، نەک گرژی و ململانەی زیاتر. تاکو ئێستاش دۆناڵد ترامپ پێویستی بە باڵێن 2 مانگی دیکەیە بۆ ئەوەی بە فەرمی ببێتە سەرۆک و دەست بەو کارانە بکات. هیواخوازین و چاوەڕێین ئەو لەسەر بەڵێنەکانی بێت و بەجێیان بگەێنێت، بەڵام لەم چەند مانگەی کە ماوە بەڕاستی من چاوەڕێ ناکەم بارودۆخ هێورتر بێتەوە کێشەکان چارەسەر ببن تاکو ترامپ دەچێتە دەخود کۆشتی. زۆر جاڕەخنەی ئەوە لە دۆناڵد ترامپ دەگیرا کە دۆست و دوژمنی خۆی ناناسێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. پێتان وایە ئەمە هەژمونی ئەمریکا لە ناوچەکە کەم دەکاتەوە؟ بابەتەکە بم شێوەیە. ئەمریکا ئەمڕۆ هەوڵی ئەوە دەدات کە خۆی بگەڕێنێتەوە ڕۆژهەڵاتی نێوەڕاست لەبەرەوەی جۆرێک لە بونیادنانەوەی پێویستە. لە ماوەی ڕابردوودا لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست گەلێک شتی دۆڕاندووە بە تایبەتی لە بازار لە بەرامبەر رووسیا و چین پاچەکشەی کردووە. ئەوان دەیانەوێ بەر لە هەموو شتێک جارێکی دیکە بێنەوە گۆڕەپانی ڕۆژهەڵاتی نێوەڕاست و پەیوەندی باشتر لەگەڵ وڵاتانی ناوچەکە بینا بکەن. دەیانەوێت لەسەر بنەمای ئابووری و بەرژەوەندی پەیوەندی لەگەڵ وڵاتەکان دروست بکەن و بەڕاستی شەڕ پەیوەندی لەو شێوەیە دروست ناکات. لە ماوەی ڕابردوودا ئەمەمان بەڕوونی بینیوە. سیاسەتی کۆماریەکان بەگشتی سیاسەتێکی میانڕەوترە لە دیموکراتەکان بەرامبەر بە وڵاتانی ناوچەکە، لەبەرەوەی دیموکراتەکان وابیر دەکەنەوە لەلایەنێک نزیکن لەسەر حسابی لایەنێکی دیکە. ئەوان نەیانتوانیوە زۆرێک لە دۆسیەکان چارەسەر بکەن وەکو دۆسیەی ئەتۆمی ئێران و دۆسیەی کێشە لەگەڵ چینیەکان و چەند قەیرانێکی دیکەی عێراق. کەواتە ئێمە پێشبینی دەکەین ئەگەر ترامپ بە فەرمی بێتە سەر دەسەڵات جموزۆڵی زیاتری هەبێت و زیاتر ڕۆژهەڵاتی نێوەڕاست بپارێزێت، بە تایبەتیش کێشەی غەزە و لوبنان و قارەی زایۆنیستی کە کێشەی هەرە گەورە ئێستا ڕۆژهەڵاتی نێوەڕاستن. دەکرێت لە هەر ساتێکدا بێت کێشەکان گەورەتر ببێن. هەر بۆیەش ئەو بەڵێنی داوە شەڕەکان بوەستێنێت و لەگەڵیشیدا شەڕی ئۆکراین بوەستێنێت. بە سیاسەتێکی دیاریکرا ئەو کارە دەکات. سیاسەتی ئەمریکا هەرچەندە ناگۆڕە لە سەرۆکێکەوە بۆ سەرۆکێکی دیکە، بەڵام هەر سەرۆکێک کە دێتە پێشەوە نەخشە ڕێگای سیاسەتێکی نوێ دادەڕێژێ و دەیگرێتە بەر ئەوەی ترەمپی سەرخست هەڵبژارنەکان ئەو زۆرە گوتارە بوو، ئەو زۆرە گفتارە بوو، ئەو زیاتر پشت بە گفتوگۆ دەبەستێ وەک لە جەنگ و زۆر باشە. با پرسیارێکی دیکە بکەم. پێشتر هەمیشە بە پێی میدیاکان نەتانیاهۆ نەدەچۆ ژێر فشاری تەنانەت ئەمریکاش دەیگوت هەر وڵاتێکە یا لە هەر شوێنێکەوە هێرش بکرێتە سەرم وەڵامیان دەدەینەوە. خۆشتان دەزانن ئێستا لە ڕێگەی گروپە چەکدارەکانەوە لە عێراق بەردەوام هێرش دەکرێتە سەر ئیسرائیل. پێتان وایە کە ترامپ دەتوانێت نەتانیاهۆ بوەستێنێ لەمە؟ ئەمریکا ئەگەر دەستی خۆی لەسەر پارەی زایۆنیستی هەڵگرێت هیچ شەڕێک لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست نامێنێت. بەڕاستی هەوارەی زایۆنیستی هەرگیز ناتوانێت مانگ و ساڵ لە شەڕکردن بەردەوام بێت، لەبەرەوەی هەزاران کەس لە نێو خودی ئیسرائیل چوونەتە دەرەوە گەڕاونەتەوە ئەوروپا و هەندێک وڵاتی وەکو نەمسا. ئەمریکا پاڵپشتیکاری یەکەمە بۆ ئیسرائیل لە دوای ئەوان یەکێتی ئەوروپا. ئەگەر ئەمریکا و پشتیوانەی خۆی هەڵگرێت
بەڕاستی ئەو کاتە ئیسرائیل ناتوانێت کارێکی وا بکات ئەگەر ترەمپ کارێکی وا بکات ئیسرائیل هیچ شەڕێکی پێ ناکرێت ئەگەر فشار بکات دەتوانێت ملکەتی بکات بۆ گفتوگۆ هەموو کاردانەوە لێکەوتەکانی دیکە پێچەوە. سپاس دکتۆر ئەحمەد عیساوی ئەندامی هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت لە بەغداوە لەگەڵم بووی.